سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بەردەوام لەگەڵ پێشکەوتن و بەردەوامی هونەرمەندان و نووسەران لەگەڵتان دەبین بۆ ئەم هەفتەیەش گرنگترین هەواڵە هونەری و کلتوریەکانی هەفتەتان پێشکەش دەکەین. لە شاری ئێسن لە ئەڵمانیا کۆنسرتێکی هونەرمەندی کوردی زازایی محەممەد ئاکباش لە ناوەندی کللتوری شارەکە بەڕێوەچوو. سەرڕای ئەوەش محەممەد خەریکی ئەلبومێکی نوێ و بڕیارە هەتا کۆتایی هاوینی ئەم ساڵ بڵاو ببێتەوە. ئێرۆ کۆنسەرە داویە پێینێ تورنێ من و ئامەت ئاسلانە اینجا ئەسندمە کۆنسەرە خۆنە پێینێ ئێر پێشکەشکێنی هێجان مازەس و ماوەزانێک خرەز شار تەبەرە ماپاوەن ملەتێ ما ئایسەمەد ما زاف کێفوێش ما زاف شابی Küçük aktüel az klamon xun nevo ma tomar keni on peser hevalımın utkuyurtar şeyre ma albümün neve brazeni aranje keni on cinayna albümün de zonu Kurdiye isti klamı sorani isti havramiye isti. زحمتی çünkü zoni zaman peri ya familyaya yek familyaya Farsiz familyaya maya zona nezdike Kurdiye Afganiz nezdike Kurdiye zamanı ki kuhtima da hani Armeni Türkiye Evro repertuar madı çend zone biniz bir önce az zamanı zonu Kurdira ve Kurmancı zazakira de klan vati değer vati sonra değer Armenki Farsi Türki repertuarı madı beğer beynoz klan sorani havrami kelhoriz repertuar madı esti ay göre ma konsepti bu biraz zeni yani. Bana beste şirine Mahbuçye bebi Canım kone beşi هونەرمەندی گۆرانی بێژ پرشنگ توانە دوو گۆرانی نوێ تۆمار دەکات و لە سویدەوە بۆ کوردستان گۆرانی دەڵێت. پرشنگ خەڵکی شاری سلێمانیە و چەند ساڵێکە لە ستۆکهۆڵم دەژی و بەردەوامی بە هونەرەکەی دەدات. ئێستا دوو بەرهەمی تازەم هەرچەندە دەمێکە خەریکم پێوەی بەڵام بە خۆشحاڵی ئێستا تەواو بووە یەکێکیان کە گۆرانێکی نەتەوەیە بە ناوی واوەتان هەروە گۆرانی دووەم کە خۆی دوو گۆرانی شادە بەڵام میکس کراوە بە ناوی یاری من ئەوەش خۆی ئاوازی کۆنە بەڵام لێرە نوێکاریمان بۆ کردو بە ڕێی مۆسیقا بێگومان هاوسەرەکەم قادرتوانە بەڕاستی زۆر هاندەرێکی گەورەی من بووە هەمیشە پاڵپشتم بووە هەمیشە هەوڵی داوە کە من زیاتر بەردەوام بووم لەسەر کاری هونەریم بۆیە ڕێ ئاسانکاری بۆ کردوم و ئەگەر خۆی بە ڕێگەی تێکستەکانیشی بێ کە خۆی شاعیرە و نووسەرە من بەکارمێنەوە بەڵام لەگەڵەوەشە هاندەرێکی زۆر گەورەی من بووە هەمیشە من سپاسی یەکەم و لە هەموو کاتێکیشا باسم کردووە شانەزی پێوەکە.
چەندها بربەستێتە سەرڕێی هونەرمەند ئەویش بە ڕێگەی ئەوەی کەوا ئیشەکەیت بێزگە لە کاری هونەرێکەکەتەوە بێ کاری ڕۆژانەی خۆ بکەیت چونکە ئەگەر کار نەکەیت ناتوانانی بژی ئەمە یەکێکە لە بربەستەکان کەوا ماوەی ئەوە نییە کەوا دەرفەتەوە بۆ ناگونجێکە زوو کاری هونەری و بەرهەمهێنی. لە پرۆژەیەکی کولتوریدا شاعیرانی کورد و ئەڵمان بە یەک دەگەن. ئەم پرۆژەیە بریتیە لە خوێندنەوەی شعری پەنابەران و ڕاستەوخۆ وەرگێڕانی بۆ زمانی ئەڵمانی. دكتابة من هابون دكتابة من لسوريا دركاتن ياك نيفخا ظهيرة حب ظهيرة حرب كتابة من ديديان نيفخا الموت كما لو كان خردة كتابة من ديديان أبي خوي تالي كتابة لسر كوباني لسر تشتيانات كوباني دا حرب كوباني مجازر كوباني دا شي بوبون كتابة من ديديان ترجمة ألماني بو فرنسي جي قصائد ترجمة فرنسي إيطالي تركي إسباني بون. یەکێک لە شاعیرەکان خانمی شاعیر وداد نەبیە کە کوردی ڕۆژاوای کوردستانە. وێنەی کۆبانێ لە شعرەکانیدا ڕەنگی داوەتەوە. مثلا إيمجا من مثلا جندي من لكوباني حتى هيرو از سروي دكم جندي من تدا داري لوزي هابون فقسمكي مازنج يازي من لسر ذكرياتي منها هانا برين منها هانا كل في جندي دابو شتو بين سالي يكج حياتي كاتب او شخصي كي برلي اثر دكن يازي دورا شتو كيبكي کاتێک هەواداری دەنگی گۆرانی بێژێک دەبیت ساڵانە چاوەڕێی بەرهەمی نوێی دەکەیت. مەریوان سەفادینێکێکە لە هونەرمەندە دیارەکانی شاری هەڵەبجە ساڵانێکە لە سوید نیشتەجێ و بەردەوام سەرقاڵی کاری هونەری و ئاوازدانان و گۆرانی وتنە. مەریوان سەفادین باس لە بەرهەمە نوێەکانی دەکات کە لەم ساڵدا بڵاوبوونەتەوە ئەو بەرهەمانەش باس دەکات کە لە داهاتوودا بڵاو دەبنەوە. دڵی هەرگیز نەدناسیوم من هەرە و کاسەی جارانم بێتۆی دەوریتانی نزیکەی 25 ساڵە من لە بواری گۆرانی مۆسیقا کارەکەم. پێم خۆشە لەسەر هەنێک کاری هونەری ئاگادارتان بکەمەوە کە بەم دوایانە تۆمارمان کرد و بڵاومان کردەوە و هەنێک کاری تازەش بەڕێوەیە. بۆ یەکەم جار لە ڕێگەیان بەرنامەیەوە پێم خۆشە بە هەوادارانی دەنگ و هونەرەکەم بڵێم کە چاوەڕێ بن کۆمەڵێ بەرهەمی تازە، کۆمەڵێ میلۆدی جوان لەگەڵ موزیکی جوان، تێکستی جوان بە دەنگی بەندە بەڕێوەیە پێشکەشتان یەکەم. لە ماوەی ڕابردوو دوو کارم بڵاو کردەوە. کارێکیان بە ناوی گەڵاگەڵا
میلۆدی خۆم بوو، تێکستی کاک ئیسماعیل خوڕماڵی بوو، موزیک و میکس و ماستەرینیش لەلایەن برای بەڕێزم کاک شادمیر بۆ کرا. چەند سادە بووم وام دەزانی یەک چرکەش بێ من ناتوانی، ئەتۆ هەنا سەهاڵ کێشی بەڵام وانە بوو دەتوانی، گوڵم خۆزگا خەون باە وا کەسێکی دیکەت لایە. ئەم بەرهەمە تازەی کە ئێستا لە بەردەسا و خەریکین تۆماریەکەین بە ناوی چەند سادە بووم، میلۆدی کاک شادمیرە، موزیک و میکس و ماستەرینیش هەر لەلایەن کاک شادمیرەوە بۆ ئەکرێ، تێکستی کاک هێمن هەژارە. ئەم میلۆدیە ئێستا یەکێکە لە میلۆدیە خۆشەکان کە من خۆم زۆر بەدڵ خۆشم ئەوێ و بە تەمام تۆماری بکەم. ئێستا لە ستودیۆکەی ئەو خەریکین ئیشی تیاکەین. بزارێ پلەمەکە کاکە بە من ڕێکۆردی کەم. چەند سادە بووم وام دەزانی یەک چرکەش بێ من ناتوانی، ئەتۆ هەنا سەهاڵ کێشی بەڵام وانە بوو ناتوانی. زۆر جار کاتێک نووسەر دەست بە نووسین دەکات ئاگای لە کات نامێنێت و ساڵەکانی ژیانی بە هاوڵی نووسینەکانی تێپەڕ دەکات. توانە ئەمین خەڵکی باشووری کوردستانە و لە سوید دەژی، دوایین پەرتووکیشی بە ناوی مرواری تاقانە نووسیوە و بڵاوی کردوێتەوە. خاوەنی 28 پەرتووکە و دەڵێت بەشێک لە پەرتووکەکانم ئەزمونەکانی ژیان من. من توانامینم تەمەنم 38 ساڵە، 21 یان 22 کتێبی چاپکراوم هەیە بە نووسین و وەرگێڕانەوە. 10 ساڵە لە ئەوروپا ژیم، سەرەتا لە بولگاریا بووم، 7 ساڵە لە سویدم. ئەوەی هەمە دوو بەشە، بەشێکی فیزیایی و ڕۆحیەکەیە کە مناڵەکەمە و سەگەکەمە، ئەم دوانە بۆ من زۆ گرنگن. ئەوەی تری کە هەمە کتێبەکانمە، من 22 کتێبی چاپکراوەم هەیە کە بریتە لە نووسینەکانم و بریتە لە وەرگێڕانەکانم. بە شێوەیەکی گشتی کاری من کاری ئەدەبیاتە و لەناو ئەدەبیاتە ڕشتەی گێڕانەوە. زۆرترین ئەوانەی کە تەرجەمەم کردو ڕۆمان و نۆڤلێت و چیرۆک و ئەوانە. ئەو کتێبانی کردوم پەیوەندی هەیە بۆ قۆناغانی ژیانم کە تایە بووم، بەشیشان ئەدەبیاتیشی ڕەشبین تۆخن و بەشیشان تایبەتی ئەمێم کۆتاییە سپی و ڕۆشن و ڕووناکن. دوایین کتێبی من کتێبێکە بە ناوی مرواری تاقانە، کۆمەڵێک یاداشت و کورتە تێکستە. چەقی ئەو کتێبە تەنیایی، عاشق، کۆمەڵە پرسیاری فکری یا با بڵێن فەلسەفی لە ژیانی خۆمە، خوا کێ، ژیان چییە، مەرگ چییە، ئازار بۆ هەیە، مردن بۆ هەیە، ئەوانەیە مرن ئەچن بۆ کوێ، مردن هەمیشە پرسیار بۆ بووم. لە ڕاستای یەکەم چیرۆکەم وەختی خۆشیە لە گۆڕستان نووسی، هەمیشە مردن لە ناو ئیشی منە هەیە، بەڵام ژیانی نەشاردوێتەوە. یعنی وەک هەر مرۆڤێکی ترکە کە ئەوێ بیر کاتەوە
نووسەرێکم لە بینی ژیان و مەرگاکە ئێمە چیەکەین لێرە شتانە بۆ وایە لە خۆیەوە هاتوین بۆ دوایە چین بۆ کوێ چیمان لێ بەسەرێ ئەو کتێبی مروایی تاقانە لەبارەی ئەوە قساکە بە خۆشحاڵیەوە پێشوازیی باش زۆر باشی لێکراوە و تیراژێکی زیاتر لە 5,000 ئەوە چێتە چاپی دووەم سوپاسی خوێنەرەکانەکەم سوپاسیەوە ئەکەم بۆم دەرفەتە هیوادارم لە دەرفەتێکی ترا لەبارەی کتێبیشی ترە و یەکتر ببینینەوە قسە بکەین پرۆژەی داهاتوون دووسێ کتێبمان هەیە کتێبێکمان هەیە بە هاوکاری مامۆستا هاوبیر کامەران لەبارەی خودداوە و هەروەها پرۆژەی هەشت کتێبی سۆرابی سوپاری کە 10 ساڵە خەریکی وەرجێڕانی و ئێستا تەواو بووە هیوادارم بە چاپێکی جوان بتوانین لەگەڵ دەستگایەک شوێنێک ڕێبکەوین و چاپ بکەین. لە دووە بڕگەدا باس لە پەیکەرسازێکی کورد دەکەین شوان کەما زیاتر لە 20 ساڵە لە دەرەوەی کوردستان دەژی و پەیکەرەکانی لە زۆر لە وڵاتانی ئەوروپادا دانراون پرۆژەیەکی گەورەی بۆ کوردستان لەبەردەستدایە شوان خەڵکی باشووری کوردستانە و لەم بڕگەیەدا سەردانی شوێنی کارکردنی ئەم هونەرمەندە دەکەین و دەبینین چۆن کارێکی هونەری دروست دەکات. ناوم شوان کەمال لە دایک و شاری سلێمانیم لە نزیکی لە ساڵی 1982 خەریکی ئیشی هونەریم بڕوانامەی دبلۆم و بەکالۆرێسم هەیە لە هونەری پەیکەرسازی ماوەی 25 ساڵە لە هەندەرانم 20 ساڵ 21 ساڵی لە ئەڵمانیا بووم دواییش هاتووم بۆ وڵاتی سوید ئیشی پەیکەرسازیەکەم ساڵی لە ئەڵمانیا بوو کۆمەڵی کاری هونەریم کردووە دواییش کە ئەڵمانیان بەجێشتووە ئێستا لە وڵاتی سوید لێرەش خەریکی کاری هونەریم لێرەش کۆمەڵی کار و پرۆژەی هونەریم کردووە ماوەیە لەم و پێشپەیکەرێکمان دروست کرد ئێستا لە وڵاتی نەرویج دانراوە ئێستاش کۆمەڵی کار و پرۆژەی هونەریمان بەدەستەوەیە. ئەم پەیکەرەی کە ئیمڕۆ دامانڕشت ئەمە یەکێ بوو لەو پرۆژانەی کە بۆ وڵاتی سویدم دروست کردووە شاری کریخانستاد یەکێکە لە شارە مێژوویەکان پەیکەرەکە تقریبەن شارەکە بە بچووکی نزیکی 500 ساڵ لەمەوە پێش تامان لە بەلەدەی ئەو شارەوە ڕسم و زانیاریان بۆ ناردم لەسەر ئەو زانیاریانە پەیکەرەکەم دروست کردەوانێ ئیشەکە تقریبی مانگونیەکی پێچووە ئەمە ئیمڕۆ قاڵبەکەی بوو کە دامانڕشت وەکو پەیکەرسازێکی کورد بەڕاستی من هەر لە دوای ڕاپەڕین و کۆمەڵی ئیشم کردووە بۆ کوردستان کۆمەڵی پرۆژەم کردووە لە هەڵەبجە دانراوە لە سلێمانی ئیشم هەیە لە هەولێرش پرۆژەی هونەریم هەبووە بەس ئەو فترەی کە هاتووم بۆ هەندەران بەڕاستی ئەوم لە خەیاڵا بووە کە کۆمەڵی پرۆژە بۆ کۆمەڵی کەسایەتی کوردی بکەم وەکو شاعیرەکان هونەرمەندەکان نووسەرەکان لە ئەڵمانیا کۆمەڵێکم دروست کرد لە سویدیش هەر بەردەوام کە بۆ نمونە ئەم ئیشانە بۆ مامۆستا ئیسماعیل خەیات بۆ شێرزاد حەسەن بۆ عەبدوڵڵا پەشێو کە بە تەمام ماوەی تر بووی بکەم بە برۆنز ئەو پرۆژەیەم بەردەوامە
هەروەکو تریش هەر لەم کارگەیەوە کە ئەمێ هەوڵ بم بۆ پرۆژەی مەزن بۆ پرۆژەی گەورە کە لە کوردستان بتوانین ئیشی زەخم بکەین کە بەڕاستی ئەو ئیشانە ئیشی پیکەرسازی پرۆژەی هونەری پێویستی بە جێگەیشی ئاوایە.